لە دوای 2015ەوە بە پاساوی قەیرانی دارایی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پرۆژەکان لەلایەن حکومەتەوە ڕاگیراوە. لە سنووری پارێزگای سلێمانی 450 بۆ 500 پرۆژەی تەواو نەکراو هەیە و هیچ وادەیەکیش بۆ تەواوکردنیان بەهۆی تەرخان نەکردنی پارەوە نییە. بەرپرسی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز لەوە دەکات حکومەت دەستی بە هاوڵاتیان و ئەوانیش دەکات تەنها بەناو بودجەی پەرەپێدان هەیە و دەنێردرێت بۆ ئەنجومەنەکان و چەندین ساڵە خەرج ناکرێت. لە ساڵی 2012 بەدواوە حکومەت نەیتوانیوە پرۆژە جێبەجێ بکات بەهۆی قەیرانی داراییەوە. ژمارە ئەو پرۆژە وەستاوانەی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە خۆیە بینێتەوە لە 450 هەتا 500 پرۆژەی تەواو نەکراو لە سنووری پارێزگای سلێمانیدا ئێستا هەیە. ئەو بودجەیەشی کە ئێستا حکومەت دایناوە تەنها خەیاڵێکەیە، با بڵێن تەنها ڕقمێکە نردوێتی بۆ پارێزگای سلێمانی. خۆی پێشوە خدوتوێتی پارەم پێ نییە ئەم پرۆژانە جێبەجێ بکەم، بەڵام ئەی خەمە بەرنامەی کارمەوە ئەگەر حکومەت پارەی هەبوو پارەی بۆ دابین کردم ئەو میشەی خەم واری جێبەجێکردنەوە. بەڵام ئێمە ئەزانین ئەزمونمان هەیە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا حکومەت نەیتوانیوە هەر بودجەی پەرەپێدان بێنێتە ناو پارێزگاکان و جێبەجێ بکات. لە ساڵی ڕابردوو هەتا ئێستاش نەیتوانیوە دینارێک بۆ بودجەی پەرەپێدان جێبەجێ بکات. بۆیە هیچ ئەمەلێک نییە ئەم پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە پەیوەندیمان کردووە بە هەموو لایەنەکانەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەوەی لەسەر ئەوانە پەسەندی پرۆژەکە بکەن بۆ ئەوەی دواتر پاساو نەدەن بەدەستی حکومەتەوە کە بە ڕێوشوێنی یاساییدا تێنەپەڕیوە و نەچۆتە ئەنجومەنەکانەوە. ئەمە کۆتا ساڵە لەسەر ئەو بابەتە کۆ دەبنەوە و ئیدی متمانیان بە بەڵێنەکان نامێنێت. ئێمە ئەوەی کە لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە خستومانتە ناو بەرنامەی کارەوە و پێی یاسای ژمارە 3 دەنگمانداوە بە هەموو ئەو پرۆژانە بە پێی ژمارەی ئەندامانی ئەنجومەن کە ئەمڕۆ لە 32 ئەندام 30 ئەندام ئامادە بوو و بە کۆی دەنگی ئەندامان واتە هەرسی ئەندامەکە لەسەر هەردوو پرۆژەکە دەنگیاندا و هەر ئەمڕۆ پرۆژەکانە گەڕێنینەوە بۆ ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان بۆی بگەڕێتەوە بۆ وەزارەتی پلاندانان و دواتریش بۆ جێبەجێکردن. ئەگەر ئەم پلانەی ئەم ساڵی وەزارەتی پلاندانان نەچێتە بواری جێبەجێکردنەوە پێم وایە دواتر هیچ متمانەیەک لە نێوان ئەنجومەنی پارێزگاکان لە نێوان ئیدارەکان و پارێزگاکان لە نێوان هاوڵاتیان و سەرجەمی ئیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستانە نامێنێت. هیواداریم بچێتە بواری جێبەجێکردنەوە. دروستبوونی قەیرانی دارایی و شەڕی داعش و دابەزینی نرخی نەوت لە دوای 2014ەوە باشترین پاساو بۆ حکومەت تا هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاری پەک بخات. ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە و شەڕی داعش کۆتایی هاتووە، بەڵام حکومەت هەر بە دۆخی ساڵانی دوای 2014 لێ دەخڕێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.